بێ و ڕۆژانی داهاتوو لەسەر مێزی و توێژی ئەتۆمی بەلا تاویش بێ باسێک لە پاراستنی مافی مرۆڤ و ئیعدامی دەیان کەس کە لە دوای کۆبوونەوەی ئەمریکا لە سێدارە دراون هەر ئێستاش چەند لاوی تێکۆشەری تریش لە چاوەڕوانی ئیعدامدان باسی لێ بکرێ؟ نا، خۆشەویستان، ئەوان بە دوای قازانجی ئابووری خۆیاندا دەگەڕێن. مافی مرۆڤ و دموکراسی لە قاموسی ئەواندا منافعی ئابووری خۆیانە. لە سێدارەدان شکنجە دژی یاسای ڕاگەیەندراوی جیهانی مافی مرۆڤە کە کۆماری ئیسلامی لە بەرچاوی تەواوی خەڵکی دنیا پێشێنی دەکات. ئازادی سیاسی، مەدەنی، نەتەوەیی فەرهەنگی مافی قانونی گەلانی جیهانە کە بێشک گەلانی ئێرانیش ئەو مافەیان هەیە. دانی ئیمتیازی و توێژی ئەتۆمی کۆماری ئیسلامی بۆ دەست سێبەرێک کە کۆماری ئیسلامی بە خەیاڵی ڕاحەت دەستی کردووە بە کوشت و کوشتاری ئازادی خازانی نیشتیمانەکەمان کەوابوو تەنیا یەکێتی و هاوخەباتی گەلانی ئێران و گەلانی ئێران دەتوانێ دوایی بە تەمەنی پڕ لە شوورەیی ئەو ڕژیمە دیکتاتۆرە بێنێ. نابێ بە هیچ جۆر چاوەڕوانی هێزی دەرەکی بین. خوشک و برایانی خۆشەویست، تێکۆشەران، پێویستە هەر ئەو کەیامە بکەین بە دەرسێک بۆ خۆمان و بۆ یەکگرتنی خۆمان هەموو حیزب و ڕێکخراوەکانی ئێرانی و کوردستانی یەک بگرین، متحید بین بۆ لەناوبردنی ئەو ڕژیمە و بۆ هێنا لە سەرکاری حکوومەتێکی دموکراتی فیدراڵ کە بەرژەوەندی لە حقوق و مافی هەموو گەلانی ئێران دەکات. لە ئاخردا پێم خۆش بوو سپاسی ئەو حیزب و ڕێکخراوانە بکەم وەکو برادرانی پارتی دموکراتی کوردستان، یەکێتی نیشتیمانی کوردستان و زوتنەوەی گۆڕان و حیزبی سۆسیالیست کە هاوخەمیان کردوین و لەو زوڵمە زۆریەدا کە جمهوری ئیسلامی بەسەر میلەتەکەمانی دەکات بەشداریان کردوین. بژی یەکێتی و هاوخەباتی گەلانی ئێران بۆ تەفر و توڕاکردنی دیکتاتۆری و سێدارە، مردن و نەمان بۆ ڕژیمی ویلایەتی فەقیه. حزبی دموکراتی کوردستان، عزیزی ئەحمەدی. سپاس بۆ کاک عزیزی ئەحمەدی. ئێستا چەند شیعری لەلایەن کاک عەبدی عەزیزی چالاکی سیاسی پێشکەش دەکرێت. کاک عەبد فەرموو. دروست چەند دروستمە ئێستا پێکەوە. تێرۆریستی زەمانە ڕژیمی مەلاکانە، ترۆر، ئەعدام، جنایەت گەلی کورد نابەزێنێ.